لەگەڵ چەندین پزیشکی پسپۆڕی دەرەوەی نەخۆشخانەکەش کە پلانی دروستکردنی تیممان هەیە بۆ ئەنجامدانی چەندین نەشتەرگەری سەر و گەورە و نەشتەرگەری زۆر تایبەت بۆ ئەو هاونیشتمانیانەی کە لەوانەیە لە ئێستادا دەستیان نەگات بە چەند نەخۆشخانەیە کە تێچووی زۆر بیان نەتوانن لە دەرەوەی وڵات هەندێک نەشتەرگەری ئەنجام بدەن. ئێمە وەکو پسپۆڕی نەشتەرگەری سنگ و دڵ و بۆڕەکانی خوێن پلانمان هەیە کە زانستەکە بێنینەوە، ئامێرەکان بێنین لەم نەخۆشخانەیە بە شێوازێکی زۆر پێشکەوتوو بە زانستی زۆر تازە هاوکاری ئەو نەخۆشانەمان بین کە ڕوو لە نەخۆشخانەکەمان دەکەن و بەنسبەتی ئەم بەشە لە ڕاستیدا بەشی نەشتەرگەری سنگ و دڵ و بۆڕێکانی خوێن لە سەرجەم وڵاتان ئەم بەشە بەشیەکی تێرشیاریە، واتە بەشی سێەمە. ئەم بەشە بریتە لەوەی کە نەخۆشەکە لەلایەن چەند پزیشکی پسپۆڕی ترەوە دەبیندرێت. کاتێک پێویستی بە نەشتەرگەری بوو دەتوانێت ئەو نەشتەرگەریە لەلایەن پسپۆڕی نەشتەرگەری سنگ و دڵ و بۆڕەکانی خوێن ئەگەر پێویستی بوو ئەنجام بدرێت، یان زۆر جاری وا هەیە نەخۆشەکان ڕاستەوە خۆ دێن بۆ کلینیکەکەمان بۆ بینینی ئەو نەخۆشیی کە لە جستەیاندا هەیە. بۆ نمونە زۆر جاری وا هەبووە نەخۆشەکە پێویستی بە پێداچوونەوەیەک بووە لە گرەی سنگوسیەکانی یان ناڕێکیەک لە سنگوسیەکانیان پەراسۆکانیدا هەبووە بۆ هەر تەمەنێک بێ کە ئەمە لە ڕاستیدا پێویستی بە سنتەرێکی گەورە و پێشکەوتوو پزیشکی پسپۆڕی تایبەتمەند بەمە هەیە و لە هەمان کاردا پێویستی بە هەموو ئەو ئامێرانە ئەو فاسیلیتیانی کە لە بەردەستمان دابێت هەیە. ئێمە خۆشبەختانە هەموو ئەمانەمان هەیە. نەخۆشەکەمان ئامادە دەکەین بۆ نەشتەرگەری و بە شێوازێکی سەردەمیانە دەتوانین چارەسەری تەواوی بۆ بکەین تاوەکو نەخۆشەکە لەم نەخۆشیە ڕزگاری دەبێ. و بە نسبەتی نەشتەرگەریەکانی تر بۆ نمونە هەندێک نەخۆشی هەیە کە ڕاستەوە خۆ دێت بۆ پسپۆڕەکەی ئێمە لەوانەیە پێویستی بە دەوالی بێت یان گرفتی دەوالی هەبێ. ئێمە دوای ئەوەی کە مێژووی نەخۆشەکەمان وەرگرت، دوایەوەی کە پشکنینی تاومان بۆ کرد، دوایەوەی کە زانیمان دەوالەکەی لە چ قۆناغێکدایە، ئێمە بەپێی قۆناغ چارەسەری دەکەین، چونکە زۆر جاری وایە نەخۆشەکە قۆناغەکەی ئەوە نییە نەشتەرگەریەکی گەورەی بۆ ئەنجام بدرێت و لەوانەیە تەنها مەسرەفێک بێ کە بە نەخۆشەکە بکرێت. ئێمە ئەمەش هەم لە ڕووی ویژدانیەوە، لە ڕووی پیشەیەوە، لە ڕووی ئینسانیەتەوە وێ ڕای پاڵنەری دینیش دەتوانین هاوکاریەکی تەواوی نەخۆشەکانمان بین و دەتوانین کە نەخۆشەکەی بە پێویستی دیاری بکرێ و چارەسەری بۆ بکرێ. و ئەو نەخۆشیانەی کە بۆ نمونە دەوالیان پێویست بووە بەڵام لەوانەیە نەیانتوانی بێ بە لەیزەر دەوالیەکانیان چارەسەرکەن، ئێمە خۆشبەختان لە ئێستادا ئامێری لەیزەرمان بەردەستە لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی و ڕاهێنانی تەواومان کردووە لە وڵاتە پێشکەوتووەکان. یەکێک لەوانە لە دوو شاری گەورەی هیندستان و لە دەلهی و غازیاباد توانیمانە کە سەرجەم زانستەکە بێنینەوە و لە داهاتوویەکی نزیکدا لەسەر ئامێری لەیزەر بە تازەترین پاوەر بۆ ئەم نەخۆشانی کە پێویستیان بە لەیزەری دەوالی بێ ئەنجام بدەین.